ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان دەستگیرکردنی 4 کەسی لە بەشداربووان و ئەنجامدەرانی هێرشەکەی سەرهۆتێلی کۆشی کەرکووک ڕاگەیاند. سیان لە دەستگیرکراوەکان عەرەبن و دانیشتوی شاری کەرکووکن و یەکێکیشیان دانیشتوی پارێزگای دیالەیە. ڕۆڵی من لە چالاکی هۆتێل کۆشکی کەرکووک ئەوە بوو کە بچمە دروستخورمات و پشتێنەی بۆم ڕێژکراو بهێنم. منیش بە ئۆتۆمبیلێکی ئەلەنترا کە هی حەیدەر بوو چوومە دووسخورمات و لەوێ 3 پشتێنەی بۆم ڕێژکراوەکەم وەرگرت بە پێی ژمارەی خۆکوژەکان هەر 3 پشتێنە بۆم ڕێژکراوەکەم لە ناو ئۆتۆمبیلەکە شاردەوە. دواتر گەڕامەوە بۆ کەرکووک و ئۆتۆمبیلەکەم لە ماڵی حەیدەر شاردەوە. بە گوێرەی ڕاگەندراوەکەی ئەنجومەنی ئاسایشی هەرێم دەستگیرکراوەکان سەربەت چەکدارانی داعشن و کە بە ئەرپێچی و نارنجۆک و ئۆتۆمبیلی بۆ ڕێژکراو هێرشیان کردە سەر هۆتێلی کۆشی کەرکووک. ئەو ڕۆژە من و ئەبوو سارە و حەیدەر و نیهایەت و بەرپرسانی مەفرەزەکە ئەبوو ئیبراهیم پێکەوە بووین. پاش ماوەیەک لەلایەن هێزەکانی ئاسایشی هەرێمی کوردستان لە ناو کەرکووک دەستگیرکراین. سەرجەم دەستگیرکراوەکان تەمەنیان لە نێوان 19 بۆ 25 ساڵدایە. دوانیان خێزاندارن و خاوەنی منداڵن و پێش دەستگیرکردنیان لە شاری کەرکووک نیشتەجێ بوون. سەرەتا لە ڕێگەی ئەبوو قاسم لە مانگی 8 2014 و پەیوەندیم بە دەوڵەتی ئیسلامیەوە کرد و مەفرەزەیەکمان لە ناو کەرکووک دروست کرد کە پێک هاتبوون لە نیهاد و حەسەن و ئەبوو سارە و خۆم کە ئەبوو ئیبراهیم بەرپرسمان بوو لە ناو کەرکووک. داوای ئەنجامدانی چاڵاکی هۆتێل کۆشکی کەرکووکیان کرد. ڕۆژی 31 2015 ژمارەیەک چەکدار هێرشیان کردە سەر هۆتێلی کۆشی کەرکووک لە شاری کەرکووک و پاش ڕوبەڕووبوونەوەی لەگەڵ هێزەکانی ئاسایش دوان لە ئەنجامدەرانی هێرشەکە کوژران. هێرشەکە هاوکات بوو لەگەڵ هێرشی چەکدارانی داعش بۆ سەر چەکدەرەکانی هێزی پێشمەرگەی کوردستان لە میحوەرەکانی خۆرئاوای شاری کەرکووک. ئومێد سۆمانی NRT هەولێر.